بەرپرسانی ڕێگاوبان و ئاوەدانکردنەوەی سلێمانین هاتوون بۆ چاودێریکردنی چۆنێتی کارکردنی تیمەکانی نۆژەنکردنەوەی تونێلی دەربەندیخان. بە وتەی سەرپەرشتیارانی پرۆژەکە، پرۆسەی نۆژەنکردنەوەکە بە شێوازێکی ئەندازیاری و بە نوێترین ئامێر و تەکنۆلۆژیای سەردەم ئەنجام دەدرێت. ئێستا لە گرنگترین قۆناغەیە کە بریتە لە چاکردنەوەی سترەکچەرەکەی کە لە دووی سلێمانیەوە زەرەری پێگەیشت بوو بەهۆی چەند حادیسەیەشی ئاگرکەوتنەوە تایە. ئێستاکە مەسافەی 140 بۆ 150 متر لە ڕووی سلێمانیەوە خەریکی چاکردنەوەی سترەکچەرەکەین، ئەویش بەوەی کە ڕووپۆشێکی BRCمان لێیاوە و بەسەر ئەوەیە شۆتکردی دەکرێت و ڕووپۆشەکەی ناوەی وەکو جارانی خۆی لەکەینەوە. لەسەر داوای وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون، وەزارەتی دارایی ڕەزامەندی نیشاندا لەسەر تەرخانکردنی بڕی 187 ملیۆن و 828 هەزار دینار بۆ نۆژەنکردنەوەی تونێلەکە و نزیکەی مانگێکە کاری تێدا دەکرێت. ئەوەی کە تەرخانکردبوو تەنها بۆ ئەو مەسافەیە بوو بۆ دانانی سیستەمی کارەبای وڵاتکردن لەگەڵ بۆ یاخکردنەکە لەگەڵ قیرکردنی هەندێک شوێنی ناو تونێلەکە کە تێکچوو. پرۆسەی عیلاجکردنی تونێلەکە و ئەمان ئەوانەی کۆنکریتەکەی کەین بە ئەوە بە پرۆسەیەکی تر دەرخسەیەکی تری بۆ کرێت و دابینکردنی پارەی تری بۆی بتوانین بە تەواوەتی نۆژەنکردنەوەکە بە کاملی تەواو بکەین. تونێلی دەربەندیخان لە ساڵی 1955ەوە بنیادنراوە و لەو کاتەوە بووە بە شاڕی هاتوچۆکردنی شۆفێران. ساڵانەش بەهۆی ڕووداوی هاتوچۆوە زیان بەر ڕووکار و کۆنکرێتی تونێلەکە گەیشتووە. بەڕێوەبەرێتی هاتوچۆی قەزای دەربەندیخان داوای لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە لە پاش نۆژەنکردنەوە و کردنەوەی تونێلەکە تایبەت بکرێت بە ئۆتۆمبیلی تایبەت. لە پێناو ڕوونەدانی ڕووداوی هاتوچۆ و پاراستنی تونێلەکە ڕێگەی دیکە بۆ ئۆتۆمبیلی بارهەڵگر دیاری بکرێت، چونکە بەپێی ئامارەکانیان لە کۆی 58 ڕووداوی سنوورەکە کە لەم ساڵدا ڕوویان داوە 44 ڕووداویان ئۆتۆمبیلی بارهەڵگر بوونە. ڕزگار جەبار کێنێن قەزای دەربەندیخان.